بەخوا ئەگەر خوای گەورە ئەو ئاگرە کە بەشێکە لە حەفتە ئاگرەکەی جەهەنەم ئەگەر بە بەحر دوو جار ساردی نەکردایەتەوە بە ئاوی بەحر هیچ کەسێک نەیتوانێت ئیسفادەی لێ بکات. یەکێک لە پیاوچاکان نەفسی حەزی ئەکرد زینا بکات، داوای زینای لێ ئەکرد. ئەویش فتیلێک لە بەردەمی دابوو ئاگرەکە ئیشی دەکرد. وتی ئەی نەفسم من ئێستا پەنجە دەخەمە سەر ئەو ئاگرە، ئەگەر تحملی ئاگرەکەم کرد لە کاتێکە ئەم ئاگرە بەشێکە لە حەفتە ئاگرەکەی جەهەنەم، حەفتە بەشی ئاگری جەهەنەم، یعنی ئاگری دنیا بەشێکە لە حەفتە ئاگرەکەی جەهەنەم پەنا بەخوای گەورە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم یعنی حەفتە بەش چەندە حەفتە ئەوە نەگەرمە، یەک بەشێک لەو بەشە دەرکراوە ئەمجا دوو جاریش پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم دوو جاریش بە ئاوی بەحر خوای گەورە ئەو ئاگرەی سارد کردوتەوە دوو جار، ئەمجا ئێوەتان سوودی لێ وەرگرن. ئەفەرمێ سوێن بەخوا ئەگەر خوای گەورە ئەو ئاگرە کە بەشێکە لە حەفتە ئاگرەکەی جەهەنەم ئەگەر بە بەحر دوو جار ساردی نەکردایەتەوە بە ئاوی بەحر هیچ کەسێک نەیتوانێت ئیسفادەی لێ بکات. کەواتە ئەم ئاگری تۆ ئەیبینیت بەشێکیش نییە لە حەفتە ئاگرەکەی جەهەنەم بەڵکو ساردتریشە، زەرەری کەمتریشە و گەرمتریش نییە. فەرمووی ئەگەر سەبرت کرد لەسەر ئەم پەنجە سوتاندنە ئەوە منیش ئەوەی تۆ دەڵێ جێبەجێ دەکەم. کاتێ پەنجەی خستە سەر فتیلە ئاگرەکە و ئاگرەکە لە ژێر و پەنجەی سوتان خەریک و ڕۆحی دەرچێ. فەرمووی ئەی نەفس چی بە من دەکەی؟ من چۆن شتی وا قبول دەکەم؟ من تحملی ئاگرێکی دنیا ناکەم کە بەشێکیش نییە لەو حەفتە بەشە لە گەرمیدا. باشە چۆن تحملی ئاگری جەهەنەم دەکەم؟ بۆیە هەرچی دەڵێ بیکە، هەرچی دەڵێ بێڵێ سوێن بەخوا بە قسەت ناکەم. نەفست حەزی لێیە واز بێنە لە ترسی خوا. ئەگینا سزای خوا چاوەڕێی ئەو کەسانەی کە زینا دەکەن، ئەو خیانەتکارانی لە ژنان و لە پیاوان، چونکە لە پشتی هەموو ژنێکی خیانەتکار و پیاوێکی ناپاک و خیانەتکار هەیە. ئەگەر ژنیش بێوێ زینا نەکا و خیانەت نەکا هیچ کەسێک ناتوانێتە حەدای ئەکەم ناتوانێت بێتە ماڵەکەی و یا چاویشی لێدا بگرێ. بەڵام کە ژن خۆی خراپ بوو بێگومان پیاوی زۆر خەڵەتەیە. بۆی داواکەم لە خوشکە بەڕێزەکان بەسە تو خوا بەسە کۆمەڵگامان فەساد بوو، تو خوا بەسە زیناکردن، بەسە خیانەتکردن لە پیاوی خۆتان، بەسەر ئەوەی کچە عازە بوو بێوە ژن سکیان هەیە سک حامیلەن لە کۆمەڵگای ئێمەدا. هەندێشت باسکەم سیۆن بەخوا هەمووتان دەسەکەن بە گریان بەڵام ناتوان باسی کەم کە کۆمەڵگای ئێمە چی بەسەرا هاتووە. ئاگاتان لە خۆتان بێ قیامەت سەختە، جەهەنەم سەختە. خوا سزای ئەو کەسە ئەدا زینا بکات لە دنیا و قیامەت ئەگەر تۆبە نەکات. تۆبە بکەن ئەگەر زیناتان کردووە، ئەوەشی زینا ناکە و نەفسی داوای لێ ئەکا با لە خوا بترسێ و قیامەتی خۆی سەخت نەکە.